سڵاو خۆشەویستان، کۆرسی بەهێزکردنی یادگا. ئێمە هەمومان ئەزانین بۆ فێربوون، بۆ سەرکەوتن لە پرۆسەی خوێندن، بۆ بەدەستهێنانی بڕوانامە پێویستە خاوەنی مێشکێک بین کە زانیاریەکانی لەبیر نەچێتەوە. ڕێگریکردن لە لەبیر چوونەوە بە تەواوەتی شتێکی مەحاڵە، بەڵام ئێمە ئەتوانین وا بکەین کە تۆ ئەگەر ئێستاکە بابەتێک کە لەبەری ئەکەی پێویستت بە کاتژمێرێک هەیە، تۆ ئەگەر بێت و ئەم کۆرسە بخوێنی بە جوانی و ڕاهێنانەکان جێبەجێ بکەی، پێ ئەچێت تۆ دوای ئەوە پێویستت تەنها بە نیو کاتژمێر بێ، یان 20 خولەک بێ، یان 40 خولەک. گرنگ ئەوەیە تۆ کاتێکی زۆرت بۆ ئەگەڕێتەوە. و هەروەها ئەگەر تۆ ئێستاکە شتێک لەبەر بکەیت و پاش 2 ڕۆژ لەبیرت نەمێنێ، بەڵام ئەگەر بەپی بنەماکانی ئەم کۆرسە بێخوێنی، پێ ئەچێ بۆ هەمیشە یا بۆ چەند هەفتەیەک یا بۆ چەند ڕۆژێ زیاتر تۆ لەبیرت بمێنێ. واتە لەبیرمان بۆ ماوەیەکی زۆرتر و لەبەرکردن لە ماوەیەکی کەمترە. هەروەها یەکێکیکە لە خەسڵەتەکانی ئەوەیە کە تۆ بە دەقیقی شتەکان لەبەر بکەی. واتە ئەگەر هاتوو شتێکت لەبەر کرد، بە وردەکاریەکی زیاتر لەبەری بکەیت و لەبیرت بمێنێ. ڕاستێکی من ڕۆژانێک خاوەنی یادەوەریەکی خراپ بووم و زۆر بێزار بووم لە خوێندن، بەڵام وازم نەهێنا. بە دووی فێربوونی یادگە و بەهێزکردنی یادگەدا ڕۆشتم. ساڵانێکی زۆر بەردەوام بووم، بەداخەو خوێندن تەواو بوو، بەڵام من توانیم یادگەی خۆم باش بکەم و تەنانەت بە کۆرس بیڵێمەوە. لە ساڵی 2004ەوە من ئەم بابەتانە بە کۆرس دەڵێمەوە. واتە ئەتوانم بڵێم وەکو یەکەمین کەس لە کوردستان یارمەتی خەڵکمەوە بۆی ببێتە خاوەنی یادگەیەکی باش. وەسپاس بۆ خوا خەڵکانێکی زۆر کە ئەم کۆرسانیان خوێندووە توانیوانە نمرەی زۆر باش بێن بەدەست بهێنن، بە تایبەتی لە پۆلی 12 کە چەندین خوێندکارم هەیە توانیوانە لە کۆلێژی پزیشکی وەربگیرێن و زۆربیان ئاگاداریان کردوون کە بە شێوازەکانی کە من فێرم کردوون ئەوان توانیوانە هەوڵ بن و توانیوانە ئەو شتانی کە ئەیانەوێت لە مێشکیانە بیپارێزن و ئێستاکەش سوودی لێوەرەگرن. سوپاس بۆ خوا کە ئەم کۆرسە ئەتوانین بڵین یەکێ بۆ لە کۆرسە زۆر سەرکەوتوەکان و ئەنجامی زۆر باشیاوە بەدەستەوە. تۆ بۆ بەشداریکردن لەم کۆرسە تەنها ئەتوانی گوێ بگری و جارجار ئەگەر پێویست کە یادداشتێک بنووسی، بەڵام گرنگترین شتی کۆرسەکە ئەو ڕاهێنانانەیە کە تۆ ئەبێ بیکەی و هەوڵ بێ ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەی. بە دڵنیایی ڕاهێنانەکان زۆربیان ئەکرێت لەسەر هەر بابەتێک جێبەجێکەی. ئەگەر تۆ هەر ئارەزوویەکت هەیە لە فێربوون، بۆ نمونە تۆ خۆت ئامادەکی بۆ تاقیکردنەوەیەک یا ئارەزوو دوایە کە شتێک لەبەر بکەی یا شتێ بخوێنیتەوە، ئەتوانی لەگەڵ خوێندنی خولی یادگەکە تۆبی تەکنیک و بنەما و استراتیژیەکانی خولی بەهێزکردنی یادگا بەسەر ئەو شتانەدا جێبەجێ بکەی کە ئێستاکە ئارەزوود لیان هەیە و ئێستاکە خەریکی و ئێستاکە بە پێویستیان ئەزانی. بۆیە جیاوازە لەوەی کە تۆ بچی ڕاهێنانێ بکەی لە دەرەوەی ئەو بابەتە. هەموو ڕاهێنانەکان یارمەتی دەرن کە تۆ بخاوەنی سەرنجێکی باش، تەرکیزێکی باش، یادگەیەکی باش بی و باشتر بتوانین تەکنیکەکان جێبەجێ بکەی. ئەم پرۆگرامە لە چەند بەشی سەرەکی پێک هاتووە کە لەوانە تۆ فێرەبی بزانی یادگە چیە لە ڕووی سایکۆلۆژیەوە و هەروەها فێرەبی بزانی کە تەرکیز چۆن باش ئەکرێ، سەرنج چۆن باش ئەکرێ و پاشان تۆ بنەماکانی بەهێزکردنی یادگە ئەخوێنی. لە بنەماکانە کۆمەڵە شتە خوێنی کە ئەگەر ڕەچاویان بکەی تۆ ئەتوانی شتانێکی زۆر بەباشی لە مێشتا بچەسپێنی. پاشان تەکنیکەکان ئەخوێنی. لە ڕێی تەکنیکەکانەوە تۆ ئەتوانی زۆر شت بە کاتێکی کەمتر بە وردیەکی زیاتر لەبەر بکەیت. هەروەها تۆ استراتیژیەکان ئەخوێنی تاوەکو شتە جیاوازەکان بتوانی بە ڕێگای دروستی خۆیان لەبەریان بکەیت و لەبیرت بمێنێ، وەکوی کە تۆ چۆن ژمارەیەک لەبەرەکەی، چۆن دەقێک لەبەرەکەی، چۆن خۆت ئامادەیەکی بۆ تاقیکردنەوەیەک و چۆن ئەرکەکانی ژیانی ڕۆژانەت لەبیر نەچێتەوە، یان کاتێکە ئەرکێک بەسەرشانتەوەیە چۆن تۆ بتوانی بە تەرکیزێکی باشترەوە بە ئەنجامی بگەینی. بۆی خوێندنی ئەم کۆرسە بە دڵنیایی ئەگەر ڕێنمایەکان جێبەجێ بکەی و ڕاهێنانەکان جێبەجێ بکەی، ئەنجامێکی زۆر گەورەی ئەبێ، یەکێکە بێلەوانی کە ژیانت بەرەو باشتر ببات. هیوام ئەوەیە کە بەردەوام بن لەگەڵم کۆرسە، هەمووانەکان بەجددی بخوێنن، بە تایبەتی ڕاهێنانەکان زۆر بەجددی جێبەجێ بکەن. بەردەوام بن، بەردەوامین لەگەڵ.